بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایەقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لاگەڵتانە بین بۆ باسی هەڵبژاردن. وەکو ئێوە ئاگادارن ئێمە هەموو شەوێک دوێنێ لە ڕانیە بووین ئەم شەواتوونێتەوە سلێمانی ینی هەر شەوێک دوو شەو جارێک شارێکی کوردستان ئەگەڕێن بۆ ئەوەی کاندیدی هەموو لایەنەکان بە یەکسانی بەسەر بکەینەوە بۆ ئەوەی دید و تێڕوانین و دنیابینی و بەرنامە و بەڵێنەکانیان بۆ ئێوەی بینەر بگوێزینەوە لە کۆتاییدا ئەوان تا چەند ئەتوانن قەنەعەت بەیەوە بکەن کە دەنگیان پێ بدەن یاخود دەنگیان پێ نەدەن ئەوەیان لای ئێوە و لای ئەوانە مێنێتەوە. مەبەستمانە بزانین کاتێک ئێمە کاندیدی چوار لایەنی سیاسی بانگەکەی نەمانەوە بزانین لە چیا جیاوازن و خاڵی ناکۆکی نێوانیان چییە؟ ئایا خاڵی ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکان پرس و بەرژەوەندی کەسی و شخصی و حزبیە یاخود مەسلەیە کە پەیوەستە بە جێبەجێکردنی داواکاری کورد، پەیوەستە بە مافی هاوڵاتیان، پەیوەستە بە بەرژەوەندیە بەهاو ستراتیژیەکانی هەرێمی کوردستان. ئالەسەر ئەمە ناکۆکن. ئێمە ئەمانەوێت ئەمە ڕوون بکەینەوە. خۆتان نەزانن ئێستا قسە لەسەر وایە وترێت لە دوای هەڵبژاردن عێراق ئەبێت بە عێراقێکی شیعی بە شێوەیەکی تەواو و ئەوترێت کە تەوافق و شەراکەت بە تەواوەتی لە ئێستادا لە بەردەم مەترسیەوە لە داهاتوودا ئەگەری ئەوە هەیە کە بە تەواوەتی کۆتایی بێت. کورد چۆن بچێتە ناو ئەم یاریەوە؟ واگەر بەم پەرتەوازەی ئێستا لە هەرێمی کوردستانی بینین کە خەریکی چاڵ هەڵکەندن و یەکتر سڕینەوە ملی یەکتر شکاندنن بچنە بەغدا لەمەی ئێستا بچووکتر نابنەوە و ئەوەی لە دەستمان داوە هی تریشی نایەتە سەر و زیاتر لە دەست نادەین یان پێویستە کورد وەکو یەک تیم فراکسیۆنە کوردستانیەکان ئەگەر لەسەر هەندێک بابەت خلافیانەیە لە هەرێمی کوردستان ببورن خۆتوانن لە بەغدا سەبارەت بە بەها باڵاکان یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک هەڵوێز بن هیچ نەبێ وەکو شیعە و سوننەکان چۆن دوژمنایەتی لە مێژینە لە بینیانە بەڵام کاتێ باز دێتە سەر دژایەتی کورد و مافی کورد زۆر زۆر بێکێشن لەگەڵ یەکە و دەنگ بە پرۆژە یاسا و دنیابینی و بڵین کارەکانی یەکترەدەن و پەسەندی یەکەن. کەواتە قسەکە لێرەدا ئەوەیە لە عێراق ئایا ئەگەر دەستور پەسەند نەکرێت کورد هیچ کارتێکی فشاری بەدەستەوە ماوە یان پێویستە هەموو هەوڵی کورد بۆ پەسەندکردنی دەستور بێت بۆی لە ڕێگەی دەستورەوە مافەکانی جێبەجێ بکات. قسە لەسەر ئەوە هەیە میکانیزمەکان بۆ ئەوەی فشار لەسەر حکوومەتی عێراقی دروست بکرێت بۆی دەستور جێبەجێ بکات هەمە جۆرن. ئایا فراکسیۆنە جیاوازەکان لیستە جیاوازەکان کاندیدە جیاوازەکان لە دنیابینی و لە هزری ئەوانە ئەم میکانیزمانە چین و چۆنن؟ من ئەم شەوی جۆک و شەوانی دی چوار کاندیدی ئەزیز و بەڕێز میوانمە ئەگەر لێرەوە دەست پێ بکەم کاک هەڵگورد محەممەد ناسراو بە حاکم هەڵگورد کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی، تانیا تاهیر سەرۆکی لیستی سۆشیالیست دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی، شیروان کاک شیروان شەمێرانی کاندیدی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پارێزگای سلێمانی، واروەها خاتوو گوڵاڵە سدیق عەبدوڵڵا کاندیدی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە پارێزگای سلێمانی. گەر مامۆستا شێروان من لە شیروان لە جەنابتەوە دەست پێ بکەم. ینی قسە زۆر زۆر لەسەر ئەوە ئەکرێ ئەوترێت کە یەکێک لە هۆکارەکانی لاوازی کورد لە بەغدا کورد خۆیەتی. ئەمە بە قسە ئەم شەو دەیەمین بەرنامەیە لە نۆ بەرنامەی ڕابردوودا کاندیدەکان ئەم قسەیان وتووە و ئەوەی کە وەکو فاکتێک و وەکو حەقیقەتێک مامەڵەی لەگەڵا ئەکرێت تەواوە. بەڵام قسەکە ئەوەیە چۆن ئەم پەرتەوازەیە چۆن ئەم بێبەرنامەیە چۆن ئەم نەبوونی یەکەڵوێستی و یەکدەنگیە ئێمە چارەسەر بکەین هیچ نەبێ بۆ عێراقی دوای هەڵبژارد. سپاس. بسم الله الرحمن الرحیم. ئێمە ئەگەر مێژووی یەکگرتووی ئیسلامی کوردستان لێک بدەیتەوە لە ساڵی 2005ەوەکەوە هەتا ئێستا لە پەرلەمانی عێراق هەیە. بەڵێ هەتا ئەم فترە درێژە تا ئێستا لە کوردستانە بە هیچ شێوەیەک نیت ئەوە ڕازی نەبووە بەوەی کەوا بچێتە ناو کۆدەنگیەک لەسەر بەرژەوەندی دانیشتوانی هەرێمی کوردستان واتە ئەو ناڕەحەتی و ئەو ناخۆشیە ئەو بێبەرنامەی و بێحکوومەتداری و گەندەڵەیەکەوە لە هەرێمی کوردستانە هەیە یەکگرتوو هەمیشە ئەو جەنگەی کردووە لێرە. بەڵامێکی لە بەغا وعی ئەوەی بووە کەوا ئێمە کاتی ئەچینە بەغا کۆمەڵی پرسی نیشتیمانیمان هەیە کۆمەڵی پرسی نەتەوایەتیمان هەیە. باش هەندێکیان پەیوەندی بە خاکەوە هەیە هەندێکیان پەیوەندی بە خەڵکەوە هەیە. ئەم دوانە پێویست بەوە ئەکا کە ئێمە یەک دەنگ بین لەوێ یەکهاتووەکان خەڵک پێش خاک بخرێ یا خاک پێش خەڵک بخرێ. ئەگەر تۆ ئەو مێژۆ بخوێنیتەوە کۆی فراکسیۆنەکان هەرێکیان لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە بوونە تەمایی ئەوەی کەوا کۆی فراکسیۆنەکان کۆی فراکسیۆنەکان هەرێکیان لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە بوونە تەمایی ئەوەی کەوا یەکدەنگی کورتێک بچێ بێجگە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان. تەنها یەکگرتوو تا ئێستا باجی ئەوەی داوەکەوە یەکدەنگی کورد بپارێزێ لە بەغدا چونکە زانیوێتی کە ئەوەی کەوا لە 2004ەوە کە من لە بەغا بووم
بە لە نزیکەوە مامەڵم کردووە لەگەڵ کۆی لایەنە سیاسیەکان بە عەرەب بە سوننە بە شیعە بە تورکمانەوە بە کوردەکانی خۆشمانەوە لەو کاتەوە بۆمان دەرکەوتەوە کەوا عەرەب کاتێ ئەگاتە کورد ئەوان یەک دەنگن یەک دەستن یەک هاو هەڵوێستن بە هیچ شێوەیەک رازی نین بۆ ئەوەی کە دەستبەرداری ئەو شتانە بن ئێوە مەمافی نەتەواتی خۆمانە نازانین ئەوان فراکسیۆنەکان لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە هێرشی توندیان نەکردە سەر یەکگرتوو بە تایبەت کاتێ لە ساڵی 2006 ئێمە بە یەک لیست دابەزین بۆ ئەوەی کەوا وتمان دموکراسیە ئێمە لێرە خۆمان بۆ خۆمان بە لیستێ دابەزین بەڵام گرنگ ئەوەیەکەوە لە بەغا ئێمە پێکەوە جەنگەکە بکەین لێرە گرنگ نییە با وەزن و قورسایی خۆمان بزانین هەموو فراکسیۆنەکان کەوا لە لیستی هاوپەیمانی کوردستانیا دابەزین یەکگرتویان کرد بە دێوەزما بە عەرەبچێتی بە سوننەچێتی بەوەی کەوا کوردایەتی ناکات دەنگی کورد کرد ئەکا بەڵامێکی کاتی ڕۆیشتینە بەغا تەنها یەکگرتوو بە هەموو هەڵوێستەکانی سەلماندی کە یەکگرتوو لەگەڵ ئەوانایە ئەگەر ئەو ئەزیێت و ناڕەحەتەش درا لە کوردستان بەڵام لە بەغا ئێمە توانیمان ئەوە پارێزین ئەوە بڵێم ئێمە مامۆستا من لێرە بۆی بەرچاوتان ڕوون بێت کاتم داناوە بە خولەک و بە چرکە بۆی بە یەکسانی ئێوە ئەفکارەکانتان بگەێنن بێگومان من دێمەوە لە تەواوی قسەکانە تەواو بکە بمبورە کاک هەڵگورد گەر بێمە لای جەنابتان ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو مامۆستا شیروان ئاماژەی پێداوتی لە 2005 تا ئەمڕۆ تەنها لایەن تەنها فراکسیۆن کە ئیجماعی کوردی نەشکاندووە و یەکریزی پێشێل نەکردووە یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ قسەکە لەسەر ئەوەیە ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە لە پەرلەمانی عێراق حزورتان هەبووە و خۆشتان ئەڵێن و بە گوێرەی کورسەکانیشتان حزورێکی کاراتان هەبوو قسەکە ئەوەیە کارا لە ڕووی ژمارەوە ئایا لە ڕووی کردار و چالاکیشەوە کارا بوون ئێوە چی ئیزافاکەن سپاس بۆ بەڕێستانتەوەن پێشکی بەناوی خی گەورە سڵام بۆ پێشمەرگەی قەهرەمانی کوردستان سڵام بۆ بینەران لە ڕاستیە پارتی دیموکراتی کوردستان خەباتی کردووە لە پێناو ئازادی و دیموکراسی و مافەنەتەوایەتەکانی گەلی کوردستان ڕۆچووی ئەو ئەزمون و خەباتە مێژوویە کە لە دێر زەمانەوە نزیکەی سەدەیەکە کاری بۆ کردووە ئەوەی کە هەیە لە ماوەی ڕابردوو پارتی خەباتی کردووە لە پێناو بەدەستهێنانی مافەنەتەوایەتەکان تەطبیقی مادە دەستوریەکانی عێراق هەمیشە پێشەنگ بووە ڕەهبەر بووە لە بەدەستهێنانی ئەو مافانە سەرکەوتوو بووە و پاشان سەرکەوتوو بووە لە بەجێگەیاندنی پەیام و خەباتی نەتەوەیی هەمیشە پارتی ئەو حیزبە بووە کە جوڵێنەری بزوێنەری بەدەستهێنانی ئەو مافەنەتەوایەتیانە بووە بەداخەوە تەوایەتەکانی کورد لە بەغدا بەدەست هاتووە لە ڕاستیە ئەبێ بڵێن بۆ بەدەست نەهاتووە چەند سەبەبێکەیە یەکێک لەوانە بەداخەوە پەرتەوازەیی فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغا ئەو سیرعەتانی کە لە ناوخۆ هەبوو هۆکاری سەرەکی بوون بۆ ئەوەی کە ئێمە وەکو کورد لە هەنێک کایە نەتوانین یەک هەڵوێست و یەکگرتوو بین ئێمە خەممان خەمی نیشتیمان بووە خەممان خەمی بەدەستهێنانی مافەنەتەوایەتیەکان بۆ حتا ئاستی بەدەستهێنانی سربەخۆیی شەڕمان کردووە شەڕی دەستوریمان کردووە قانونیمان کردووە خوێنمان مادام ئێوە خۆت وتت ئێمە ڕابەر بووین و ئێمە پێشەنگی بەرگری کردن بووی لە مافەنەتەوەیەکان و ئەوانەی پەیوەستە بە ینی وەکو مامۆستا شیروان وتی بە خاک و بە خەڵکیشەوە قسەکە ئەوەی ڕێگر چی بووە لەوەی کە بەدەستان نێنا لە ڕاستیە هەنێک لە فراسیۆنەکان بەداخەوە بەهۆی سیراعاتی شەخصیەوە کە لە ناوخۆ بۆ گواستیانێتەوە بۆ کایی پەرلەمانی بەداخەوە کە ئەمە تەسیرێکی زۆر سربی لە مەساڵحی خەڵکی کوردستان و هەنێ جار احتیمالە پرۆژە یاسایەک تەقدیم کرابێ فراکسیۆنێکی دیاریکراو بە حکمی ئەوەی پارتی لە پشتێتی دژی بوو بێ یان هەنێک لە فراکسیۆنەکان بەداخەوە ئەندامەکانیان لە ڕاستیەکەی ئەوەندە خەمیان سەرخستنی بەرنامە و نەهجی شیعە و حەشدی شعبی و ئەمسالەکانیان بوون ئەوەندە خەمخۆر نەبوون بۆ بەجێگاندنی پەیامە نەتەوەیەکە و بەدەستهێنانی مەفەکانی گەلی کورد کە پارتی هەمیشە جەختی لەسەر کردووەتەوە تێکۆشاوە و بەواجبی سەرشانی زانیوە کە سەدەیەکە خەباتی بۆکە دەکەم کاک هەڵگورد بێگومان دێمەوە لای جەنابیشتان گوڵاڵەخان ئێوە وەکو هاوپەیمانی بۆ دادپەروەری و دیموکراسی ئەزمموی یەکەمتانە بچنە ناو پەرلەمانەوە من ئەم قسەیە دووبارە ئەکەمەوە بۆی بینەر نەڵێ شتێکەیە نایڵێت بەڵام سەرۆکی یاوپەیمانی لە ناو کایی سیاسی و حکومی و حزبیش ئەزممونیەکی هەیە قسەکە ئەوەیە چی وای لە ئێوە کرد بڕیار بدەن هەنگاو بەرەو بەغدا بنێن یاخود پرسیارەکەم با بەو شێوەیە داڕێژمەوە چ کەلێنێک هەیە کە پەرلەمانتارەکانی پێشووتر پڕیان نەکردوێتەوە ئێوە ئەڕۆن پڕی بکەنەوە
سەرەتا سپاسانەکەم وەکو جەنابێشت ئاماژەت پێکردێ ئەمە لیستی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری ئەمە یەکەمین ئەزمونیەتی و لیستی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری هێزێکە وەکو چەترێک وایە قوارەیەکە وەکو چەترێک وایە بۆ کۆکردنەوەی هەموو ڕنگ و دەنگەکان خاوەنی هیچ ئایدۆلۆژیایەک نییە. ئێمە بەنسبەت هەر هێزێکی سیاسیەوە کە قوارەیەک هێزێکی سیاسی کە دروست ئەبێت مەبەستی ئیشکردنە لە پرۆسی سیاسی ئەو وڵاتەیە. ئێمەش لەبەر ئەوەی کە دکتۆر بەرهەم خۆی کەسایەتێکی لە شاری سلێمانی و نەک لە ئەسەر ئاستی سلێمانی بگرا تەنها سەرکردەیەکە لە ئێستادا کە لەسەر ئاستی کوردستان و عێراق و لە دوای وەفاتی مام جەلال و کاک نەوشیروانەوە لەسەر ئاستی کوردستان و عێراق و ئیقلیمی و نێودەوڵەتی کە کەسێکە کە جێ متمانەیەوە کەسێکە کە ڕووی تێکرێەوە کەسێکە کە ناسراوە لە هەموو وڵاتە. وەکو شخصی کاک دکتۆر بەرهەم خۆتان چی؟ بڵێ بەنسبەت پرسیارەکەتەوە کە دکتۆر بەرهەم پێشتر لە پرۆسی سیاسیە بەشداری بووە ئێمە ئەزانین بەداخەوە لە کوردستانە لە شەرقا بە تایبەتی لە کوردستان و عێراقا ئەو هەر کەسێک ئەگەر مەهماکان ئەم کەسەیە کەسێکی چالاک بێت مەهماکان کەسێکی خاوەن ئەزمون بێت. ئیزافەیەک بۆ پرسیارەکەم هێنایەوە کە وتم ڕاستە ئەو دێرینە لە ناو سیاسەتە بەڵام وەکو ئەزمموی پەرلەمانی ئێوە نوێن چ کەلێنێک هەیە کە ئەوانەی پێشووتر نەیانتوانیەوە پڕیکەنەوەی درتان پێ کردەوە بەنیازن بڕۆن لەوێ ئیشی لەسەرکەن. بەداخەوە تاکو ئێستا لە هەرێمی کوردستانە ئەو پۆستانێکە لە بەغدادا وەرگیراوە ئەو هێزانێک کە دەسەڵاتیان هەبووە ئەو هێزانێکە لە بەغایە یا لە کوردستانە خەزۆترین کورسیان هێناوە بوون بۆ واجیهەی هەرێمی کوردستان ئەو هێزانە بە شێوەیەکی ئۆتۆکاریان کردو کە پۆستەکانیان بۆ مەرامی شخصیە بۆ مەرامی حیزبی بەکارهێناوە بە شێوەیەکی ئۆتۆکاریان نەکردووە کە ئەم هێزانە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بێ ئێمە ئەبینین لە کتێبی ئەو کتێبێکە پۆڵ بریمەر نووسی کەوتی کە یەکەم جار من وامزانیوە کە کوردەکانیان داوای کەرکووکەکەن بەڵام هاتوون داوای پۆستی امتیازات کردووە. ئێمە ئەو هەستەمان هەیە کە لە بەغدادا ئەم هێزانە کە لە تاکو ئێستا ئیشان کردووە ئەم هێزانە بەرژەوەندەکانی گەلی کوردستانیان بە دەرەجەی یەکەم نەبینیەوە ئەوەنە لە ململانەی حیزبیا بوون ئەوەنە لە ململانەیە بوون لەگەڵ شیعەیە یا جارێک لەگەڵ شیعەیە جارێک لەگەڵ سونەیە و بەداخەوە ئەو ناکۆکەی کە لە هەرێمی کوردستانە هەیە کە وای کردووە یعنی ئەمە ڕاستە وەکو قسەی مامۆستا شیروان من تەئید یەکەم ڕاستە لەوێ ناکۆکی هەیە لە بینی شیعە و سونەیە بەڵام شیعە و سونە هێز بەرامبەر یەکتری ناجوڵێنن سوپای عێراقی تا ڕادیەک سوپایەکی یەکگرتووە بەڵام ئێمە هێزەکەی ئێمە هێزەی بەرامبەر بە کورد جوڵانیان کارێکی دەستوری بوو بەدیدیەوە ئەو هێزەی کە لە مەبەستت هینی عێراقی شعبی بەرامبەر بە پێشمەرگە بەرامبەر بە کەرکووک خورمات و خانەقین بە ئیتفاقی کراوە کاک یادگار ئێمە واز لە اتفاقیەکە بێنین بە دیدی ئێوە دەستوری بوو هەنگاوەکەیان دەستوری نەبوو. بەدیدی من لە پێی دەستور ئێمە تابعی عێراقین بە پێی دەستور کەرکووک محافظەیەکە یان ئێمە هەرێمی کوردستان مادام تاکو ئێستا ئێمە بەشدارین لە پرۆسی سیاسی عێراقا و ئێمە هیچ هەنگاوێکی جیابوونەوەمان نەماوە بەدیدی من مادام سوپای عێراق سوپایەکی یەکگرتووی هەیە ئێمە دەستوری بووە لە جیاتی ئەوەی کە ئێمە هێزی پێشمەرگە بگەڕنەوە سەر سوپای عێراقی لە جیاتی ئەوەیە کە ئێمە موچەی پێشمەرگە هاوتاکەین لەگەڵ سوپای عێراقیە ئەو هەنگاوانەی لە بڕگەیەکە هەیە کە ئەم سوپای عێراق سوپای یەکگرتووە بە هێزی پێشمەرگەی کوردستانیشەوە. تانیا خان ئێوەش بە هەمان شێوە وەکو بڵین حزبی سۆشیالیست دیموکراتی کوردستان بەنیازن ئەم جارە بچنە ئەوێ و ڕۆڵی خۆتان ببینن ئەوەی ئێوە مەبەستانە کە جەنابتان سەرۆکی لیستەکەن لە سلێمانی کاری لەسەر بکەن و هەست ئەکەن پشتگوێ خراوە چییە و چۆن هەنگاوی بۆنێن. لەسەرەتا دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم ئەمە تەوزەح لەسەر خاڵێکی زۆر گرنگ بم بەر لە دەستپێکردنی هەڵمەتەکە و بەر لە پێشکەشکردنی لیستەکان و دروستکردنی هاوپەیمانیەتەکانیش سکرتێری حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان بە ئەمانەتەوە ئێڵم و لایەنە سیاسیەکان خۆشیان ئەبێ شاهدی بدەن چونکە ئەمە دۆکومنت هەیە لە نێوانە هەوڵێکی جددیە لەسەر ئاستی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی حیزب سیاسیەکان لەگەڵ زۆرینەی لایەنە سیاسیەکان لە کوردستان کۆبەوە پێشنیاری ئەوەی کرد ئەگەر لەناو ئەم چوار محافەزەی هەرێمی کوردستانیش نەتوانین ئێمە لیستێکی هاوپەیمانی بۆ کورد دروست بکەین بۆ بەشداریکردن لە پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بتوانین لەسەر ئاستی ئەو ناوچانەی کە بە دەستور پێوترێ ناوچەی جێناکۆک و مادەی 140 بتوانین ئێمە لەسەر ئەو ئاستا لیستێکی یەکگرتومان هەبێ لیستێکی هاوبەشمان هەبێ هەموو کورد بە دەنگ و ڕەنگە جیاوازەکانەوە تایە بەشدار بێ بۆ ئەوەی بوار نهێڵینەوە بۆەوەی هیچ دەنگێکی کورد بفۆتیە بەڵام بەداخەوە شکستی هێنا بۆ لەبەرەوەی بەڕاستی ئەوەی ئێمە تێبینی ئەەکەین شەڕی دەنگەکانە. با من زانیاریەکەت پێ بڵم تانیا خان من زانیاری زۆر وردم لەسەر ئەو دەست پێشخەرەیەی کاکە حەمەی حاجی مەحموود هەیە وەزانم سەردانی چەند لایەنی کردووە
سەردانی دوو لایەنی کردووە سەردانی بەڵێ. دوو لایەنی کردووە دەست پێشخەریەکەیان قبول کردووە لەسەر لایەنی سێهەم و تویانە تا هەڵمەتی هەڵبژاردن و هەڵبژاردننی عێراق هەبێت نەکی عێراق هی کوردستانیش تەواو نەبێت ئێمە ئامادەنین بە پێنجقۆڵی کۆبینەوە ئەمە تا چەندە هەنگاوێکە لە خزمەتی خەڵکو و میلەتە کاگیار ئێمە لە سەرەتا پێمانوا بوو بەر لەوەی بچینە پرۆسەکە یەکگرتوو بین نەک لە ئێستا بە جۆرێک شەقام ئاراستە بکەین ئێستا سوودی نییە ئەگەر پێم هەنگاوی بۆ بدرێت خزمەتێ بە قەزەی کوردی بکات بۆ لەبەر کۆمەڵە دەنگە فەوتا دوای ئەوە تۆ احساس و شعوری خەڵکی ئێمە دووەڕاهێنا کە ئەم پارتانە هەریکێکمان کۆمەڵی نەقسی هەیە ناتوانێت لە بەغا هیچ خزمەتێک بە قەزەی کوردی بکە لەبەر ئەوە زۆرێک لەو لایەنانە وەکو جەناب ئیشارەتی پێەیە ترسیان لەوە هەبوو ڕێژەی دەنگەکانیان کەم بکات خەڵک دەنگیان پێنیان لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بۆیە لە پەرلەمانی عێراق ناتوانن بەیەکەوە دابەزن یەک دەنگ بن نەک لە کوردستان شکست بێنن کە بەڕای ئێمە یەکخستنی خیتابینەتەوەی زۆر گەورەترە لەوەی لە کورسیەک لە ناو خودی پەرلەمانی کوردستان چونکە ئەگەرم کورسێ من بیبم لایەنێکی تربیبە ئەمە پەرلەمانی کوردستانە بە نەتیجە هەمان هەر کوردین کەواتە تۆ پێ دوایە بە پەرتەوازەیەکینەوە بەغدادیسان بێگومان هەر لە ئەساسی دەستپێکردنی مەترسیەمە زۆر بە کورتی مەترسیەکان زۆر گەورەیە لەبەر ئێمە لە چوارچێوەی عێراقەکانی عێراقی کە ئێستا ئەو تەعاملی کەمینە لەگەڵ ئێماکە بەداخەوە شتێک دروست بووە لە عێراقا کە من زۆر جار بۆ ناوی ئەبم ئێمە لەبەردەم مەترسی دیکتاتۆریەتی دیموکراسیایی ئەو هەنگاوانەشی لە خورمات و لە دوای ئەنجامدانی ڕفرەندەم و 16 ئۆکتۆبەر لە کەرکووک و خورمات و خانەقین گیرایە بەر پێشمەرگە شەید کرا هاوڵاتیان هەنگاوی سەیر و سەمەرەیان بەرامبەر نرا ئاوارە بوون گوڵاڵە خان ئەڵێت لەبەر ئەوەی سوپای عێراق سوپای ڕسمی عێراقا کە ئەمە حەشدی شعبی کردوێتی هەنگاوێکی دەستوریە و شتێکی دەرەنجامێکی یاسایی بووە بەداخەوە گوڵاڵەخان کە ئەمە ڕای خۆیەتی من تەسەوڕ ناکەم هیچ بارگراوندێکی قانونی لەسەر ئەو مەسەلەیە هەبێ بۆ لەبەر ئەوەی کە ئەمە مۆزوعێکی صرف قانونیە بەپێی مادەی نۆی دەستوری هەمیشەیە عێراق دروستکردنی هەر هێزێکی چەکدارە دەروی سوپای یەکگرتووی عێراقی کە ئێمە پێمان وایە پێشمەرگەش ئێستا بازە پێشمەرگەشەکەم بۆ پێشمەرگە نابێتە میلیشیا ئەمانە مخالفی مادەی نۆی دەستوری عێراقیە کەواتە دروستبوونی حەشدی شعبی خۆی لە ئەساسا شتێکی ناقانونیە مخالفی دەستوری دەستوری ئەوەی کراوە بالضبط هەر هەنگاوێکیش حەشدی شعبی عینێت بەپێی قانون وڵاڵەخانەوە چۆن دەتوانن لە بەغا بەرگری لەمە بکەن ینی گەر لێرەوە ئەو هەنگاوەتان پێ دەستوری بێ ئایا لەوێش ئەگەر هەنگاوی نادەستوری دیکە بەرامبەر کورد بگیرێتە بەر ئێوە هەر بە دەستوری نازانن من باسی سوپای عێراقم کردو باسی حەشدی شعبی منە من وتم ئەوەی لە کەرکووک و خورمات و خانەقین ڕوویدا وازەحە ئەوە کێ کردوێت زانیاری ناوێت کاگیادگەرگان ئێمە ئەزانین یاسای حەشدی شعبی لە پەرلەمانی عێراقەوە دەرچوو پەرلەمانتارەکان دەنگیان بۆ داوە بە پەرلەمانتارە کوردەکانەوە مخالفی دەستوریە مخالفی دەستور نیە من کەسێکی یاسای نیم بەڵام من تەنها ئەگەر لە قسەکانی منە باسی سوپای عێراقی ئێمە هەنگاو ئەنین بۆ پەرلەمانی عێراق چەقی هەمومان لە پەرلەمانی عێراقا دەستوری عێراقا بەپێی دەستور مافی خۆمان ئەبێ لە پەرلەمان زەمان بکەین داوای ئەوە بکەین یعنی شتێکی ترمان نییە لەگەڵ عێراقا بەڕاستی ئێمە وەکو حیزبی سۆسیالیست غیری وەسیقەی دەستوری نەبێ هیچ شتێکی تر نامان بەسێتەوە تەنانەت ئەو هەنگاوی بەرامبەر ئەو شارانە نراوە نادەستوریە کاگیادگار من حەز ناکەم بچمە ئەو مناقەشەیەوە ئەگەر پەرلەمانتارمان هەیە نوێنەرمان هەیە لە بەغداد نوێنەرمان هەیە لە هەموو لایەنەکان لە بەغداد ئێمە ئەزانین یاسای حەشدی شعبی من دیفاع لە حەشدی شعبی ناکەم حەشدی شعبی درندەترین هێز بوو کە پەلاماری کەرکووکیە بەڵام من تەنها مەبەستم لێرە لە زمانی من لە پزاراوی من باسی سوپای عێراقی کراوە باسی هێزی پێشمەرگە کردووە لە قەوسی پچکۆلە ئەگەر دەستخۆشی لە حەشدی شعبی ناکەن حەشدی شعبی هەمومان ئەزانین عبادی خۆی لێوە دامی ئەکات و ئەو سەرکردایەتی هێزە چەکدار بەڵام بینیمان لەوێنەکان و بینیمان کێ لەگەڵیانە دانیشتووە ئەزیزەکەی من ئێمە بینیمان لەوێنانی ئەوتان کردو ئێمە هێزێکی تازەی ئێمە هێزێکی تازەی لەگەڵ هێزە کوردیەکان لە کوردستان دانیشتن دەنگێک دروست بکەن ئەنجام بچین لەگەڵ عبادی دانیشتن ئەزیزەکەی من ئێمە هێزێکی تازەین ئەو هەموو ئەو سەرکردانی کوردانی هێزێکی تاقی نەکراوە ئەو هێزانە دیارن ئەو سەرکردانە دیارن کە کێن لەگەڵ سەرکردایەتی حەشدی شعبی دانیشتون کە تەنانەت لە کریسمیسەکان کریسمیسا کە کراوە ئەم ساڵ شیروان لەو بارەیەوە تۆشیڵێ باگوێمان لە مامۆستا شیروان و کاکم هەڵبردی سپاس گوڵاڵەخان بەڵێ دەستوری عێراقی منەمێ دووشت بڵێم یەکەمیان ئەوەیەکەوە سوپا بۆی نییە تەدەخولی کاری سیاسی و یەکلاکردنەوەی ململانی سیاسی بکە بەرامبەر بە هاوڵاتی عێراقی لە ناوی عێراقا تەنها بۆ دەرەوەی عێراقا ئەمە یەک دوو بە گوێرەی دەستوریش ئەو ناوچانە پیانەوترێ ناوچە جێناکۆکەکان
مادێکی دەستوری هەیە مادەی 140 بەوەی یاسا و محکەمە و سیاستەوە یەکلایی بکرێتەوە ئەوەی کەوا کرا دژ بە دەستوری عێراقی بوو ئەمە یەک دوو ئەو ناوچانە پێیان ئەوترێن ناوچە جێناکۆکەکان واتە جێناکۆکە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هیچ کامێکیان خاوەنی ئەو ناوچانە نین بە گوێرەی ئەو دەستورە ئەگەر ئەوان ئێستا باڵا هێز بنیان باڵا دەست بن بەهۆی هەردێ بارودۆخی نێودەوڵەتی و هەرێمایەتی و ناوخۆی کورد ئەمە شەرعەتی هەنگاوەکەیان ناگەێنێ ئەمە لایەک لای دووەم منەمەوێت دووشت بڵێم ئێمە کۆی ئەوانی کەەوە باس کرا یەکەم بازرگانی سیاسی ناکەین بە کەیسە نیشتمانیەکانەوە دووەم دەنگتان بە یاسای حەشی شعبی نەدا لەناو پەرلەمان ئەوە ئێستاڵێن بازرگانی سیاسی ناکەین بە کەیسە نیشتمانیەکانەوە بازرگانی پارەوە بازرگانی سیاسیش ناکەین بە پارە و موچەی خەڵکەوە بۆ یاڵم خاک و خەڵک یەکەم ئێمە کاڵێن بازرگانی سیاسی ناکەین یاسای حەشدی شعبی تەنها یەکگرت و دەنگی بۆ نەدا تەنها پەرلەمانتارەکانی یەکگرت و دەنگیان بۆ نەدا یەک دقه تەنها پەرلەمانتارەکانی یەکگرت و وەک فراکسیۆن بە شێوەیەکی ڕسمی دەنگیان نەدا بۆ یاسای حەشدی شعبی چونکە هیچ باکی نەبوو لە پەیوەندی حیزبەتی عێراقیەتی هەرەمایەتی کوردانە و ڕاستەقینانە زۆر بەجددی بیری کردەوە لەسەر ئەو مەسەلە زۆر سپاس ئەمە یەک دوو زۆر بە کورتی دوو بڵێم بازرگانی تر ناکەین ئێمە کاڵین 16 ئۆکتۆبریش بەشێک بۆ لەو بازرگانە سیاسی بە کەسی نیشتمانیەوە کرا خاڵێکی تر ئەو پارەی کەوا ئێستاە بۆ عێراق ئێستا حیدەر ئەبادی جارێکی کە 300 ملیۆن دیناری ملیار دیناری نردووە بۆ هەرێمی کوردستان ئەوە بەشێکە لە بازرگانی سیاسی بە پارە و موچەی خەڵکەوە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حیدەر ئەبادیان چۆن مامۆستا بۆی کاتەکە بە تەوازن داوای لێبوردنم هەیە بمبورە دەمێکە نەچوومەتەوە لای کاکەڵگورت من پرسیار ناکەم لەسەر کۆی گفتوگۆکان کۆمنتی تۆچیە لە ڕاستیە لە دڵەوە ئازارە چێشم لەم کاتا یەکێک لە کاندیدە بەڕێزەکانمان کە کووردە و سەر بە لیستێکی دیاریکراوە لیستی هاوپەیمانیە ئاماژە بۆ بکات بڵێت ئەحزابەکان لە ململانێ بوون لەگەڵ حەشت و شیعەتە بەڕێزان من بە حکمی ئەو معلوماتە متەوازعی هەمە بە بەڕێستان و هەموو بینەران ڕائەگەیەنم کە حەشتی شعبی بە ئەمرێکی دیوانی دامەزرا لە ڕاستیە دوور و نزیک پەیوەندی بەهێزی مەنزومەی عێراقیەوە نەبوو ئەمرێکی دیوانی بوو دامەزرا و پاشان بە ئیجراءێکی ناقانونی ڕۆی بە پاڵپشتی شیعەکان پاشان برا پەرلەمان و تەییدیان کرد و جمهورێکی بۆ دروست کرا و تا کردیان بە یاسایە کە پارتی دیموکراتی کوردستان بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەم بابەتە نەبووە و دیژیشێتی و تا ئێستا تەنها ئەوەی گرنگە بەلای منەوە بەڕاستی پێم سەیرە گوڵاڵەخان ئاماژە بۆ کا لە ململانێ بن ئێمە سەدە و نیوێکە لە تێکۆشانین ڕووباری خوێنمان داوە بەرامبەر بەکێ بەرامبەر ئەو ئەقڵێتە شۆڤێنی کە لە بەغا هەبووە هەموو جارێک بە عینوانێکی دیاریکرا و دژی کورد و کوردستان بووە حەشدی شعبی درندەترین هێزی نانیشتیمانیە لە عێراقدا کە خروقاتی یاسایی و جرائمی پەرلەمان کار لەسەرواکەن شخصی خۆ شەم لەسەر خۆتە لەو کەسانەی کە ئەنجام بگەێنن دژی ئەو هێزم من کار دەکەم دیفاع لە هێزێکی نیشتیمانی عێراقیەکەم کە من خۆم بۆ خۆم باوەڕم بە یەکگرتووی عێراق نیە ئەگەر منفەزێک هەبوایە بەڕاستیەکەی هەمیشە ئەڵوەدا و خەمخۆر و تێکۆشەر بۆ ئەوەی کە حەقی تەقریری مەسیر بەدەستێنن لە ئێستا بەڕاستیەکەی بەوازەحی پێتەڵێم وەڵامەکەم بۆ گوڵاڵەخان هیچ منفەزێک نییە بەداخەوە هیچ منفەزێک بۆ کورد ناچاریە ئەچینەوە بەغا ئەبێ شەڕی یاسایی و دەستوری بکەین ئەگەر هەبوایە بە دڵنیاییەوە پارتی دیموکراتی کوردستان نەچوو و دڵنیاتانەکەمەوە پارتی دیموکراتی کوردستان تا سەر ئێسقان بە دیفاع لە حەقی تەقریری مەسیرەکە هەر منفەزێکە بێ کار دەکات بۆ ئەوەی بە مافەنەتەوایەتیەکانمان بکەین ئەو بابەتەی کە باز ئەکرێ بەڕاستەوە بەداخەوە ئیقرار ناکات لەسەر ئەوەی کە شاڵاوەکانی 16 ئۆکتۆبەر ئەوە داگیرکاریە و هێرش بووە بۆ سەر خاک و خەڵکی کوردستان نەک هەر حەشدی شعبی بەداخەوە سوپای پاسداران بوون حەشدی شعبی بوون درندەترین هێز بوون هاتوون ئەگەر لیستێک بەو شێوەیە لە دوور و نزیکەوە ئەم شتە ڕووینە ئەگەر هەر ئەگەر بەڵگەی تێ بابی خاتە ڕوو دوکان بۆ نمونە ئەو وێنانەی کە لەگەڵ سەرۆکی فرقەی ذەهەبی بڵاو کرا
پارتی و یەکێتی اتفاقیان لەگەڵ حەشدی شعبیە بە بۆ ئەوانێ ناویانە قسەکانی ئاراسی شێخ جەنگی بەڵگەن بوو ئێمە ئەوە وەکو کە پارتی ئیتفاقی دیموکراتی هەبووە کوردستان کە لەسەر قسەکەین کاک پاشەکشە لەو ناوچانەدا. لە ڕاستیاگە بەڵگەی کێبی خاطرۆ چونکە ئەگەروانە بێ ئاراسی ئێمە شێخ داوا جەنگی لەسەر گوڵاڵە ئەڵێ وەکو پارتی کاگاراسی بۆ شێخ جەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام ئێمە وێنەکانمان بینی ئەمە ئیتفاقی ئەگەروان نییە بۆچی بەڵ ئەو وێنانەی کە بینیمان سەرۆکی فرقەی ذەهەبی کە لەگەڵ سەرکردا لەگەڵ ئەو سەرۆکی بڵێن لەگەڵ بەڕێز سیروان بارزانی ئەوانە لە کۆبوونەوە بوو وێنەکانیشیان پێم وایە ئەم لە دوای 16 ئۆکتۆبرەوە بزەبت وێنەکان لە دوای 16 ئۆکتۆبر وێنەکان بڵێن وێنەکان تۆ زانیاری تەواوتەیە کە پێش 16 ئۆکتۆبرە بەڵێ بە دڵنیاییەوە زانیاری هەیە وڵاو بجازەی جەنابێت زۆر ئەسڵان ئەم لیستە من تەقدیرم بۆ لیستەکە و کاندیدەکان و شخصی دکتۆر بەرهەم هەیە بەداخەوە نەهج و سیاسەتی گوڵاڵەکان گەر بەم شێوەیە بەڕاستی دوورە لە نەهج و سیاسەتی نیشتیمانیەوە بۆ معلوماتان جارێ من تەرکیزم کارنامەی لیستەکەی کاک دکتۆر بەرهەم خوێندوێتەوە بەڕاستیەکەی استراتیژی نەتەوەی نییە بەداخەوە ئەڵێ جەماعەتی شیعە دانیشتوون و بەرنامەکەیان بۆ نووسینێتەوە بەڵام ڕۆژە لە چاوپێکەوتنێکی کوردستان 24دا کاک دکتۆر بەرهەم وتی پرسیاریەوەی لێکرا ڕێفراندەم وتی دەجاری تریش بکرێتەوە من دەنگ بە بەڵێ ئێمە هیواخوازی وابێ ئەگەر لە ڕوانگەی سیاسەتی گوڵاڵەکانەوە بێ بەداخەوە لێسەوە لیستەکەی کاک دکتۆر بەرهەم بەڕاستیەکەی وەک وایە دژی خاک و نیشتیمان بە یارمەتی ئێوە گوڵاڵەکان ڕای خەڵکمان وەرگرتووە بە غەدریان لێ دەکەین بە ڕوخسەتی هەمووتان ئێمە وامان کردووە کاوڵاتیانیش لەناو بەرنامەکە حەزوریان هەبێ ئەوانیش قسەی خۆیان بکەن سەبارەت بە چوونی کورد بۆ بەغدا سەبارەت بە داهاتووی کورد لە بەغدا سەبارەت بە شارە نووسسازی ئەم هەڵبژاردنە بە نسبەت کوردەوە ئەگەر هاوڕێیانم ئامادە بن ئێمە ئامادەین بۆ ئەوەی ئەو زانیاریانە لە بینەرانەوە وەرگین فەرموو. دەبێ ئەم جارە بە یەک هەڵوێز بین ئەمەی لە کەڕووکرا بۆ کورد خەتەر بوو لە 16 ئۆکتۆبەر ئێمە لە کەڕووک 1700 پێشمەکەمان شەهید بوو ئێمە ئیستا ئەم جارە ئەم دەنگدانی ئیجە بۆ پەرلەمانی عێراق دەبێت کورد زیاتر دەنگ بێنە زیاتر دەبێت داوای مافی خۆمان بکەین ئێمەش لەگەڵ عێراقا بەشمان هەیە خۆ خەڵک وڵاتێتە نین عێراق ئێمە خێرمان پێ بکاو بڵێ ئەوە خێرەکەیە لە عێراق ئێمە بەشمان هەیە ئێمە هەر لە عێراق بەشمانەوە دەبێت بەشی خۆمان وەرگین ئەم جارە دەبێت کورد زیاتر بەشی خۆی لە پەرلەمان وەرگریە هیچ کاتێ دۆستی ئێمە نەبوون بەڵام ئێمەش هیچ کاتێ نەمانتوانێت ناوماڵی خۆمان ڕێک بخەین بەڕاستی نەمانتوانیەوە ناو ڕیزەکانی خۆمان یەکەین ئەمەش لەبەر چی لەبەر مەساڵەحی شەخسی لەبەر مەساڵەحی حیزبی یعنی مەساڵەحە شەخسی و حیزبیەکان پێش نەتەوەی خراون پێش نیشتیمان بوون خراوە ولو دوتي قال عراق تك مشكلة ما بناشد بشتاجي وناشكو بتك بواري ببواري وبخالكي شيء بيدا قال عراق قال وقفنا ده بمثال بيجيتن بحرمه نه تاكيران بشين سياسات خو بدل تدابا جای کدی اگه به خود نه پارلمانتور من و ایده که میشن عراق ده شکی به دیکن میگه گلک بونگشات تاکیرن بجنم دو که نه بعد چنوی بشین دستالات نوبین دلب بدو بە هیچ شێوەیەک عەرەب شیعە بەڵانبەر بە کورد ڕاز نەبوونە بە هیچ شێوەیەک ڕاستگۆ نەبوونە لەگەڵ کووردا لەنەوە یەک هەمویان لێرە ئەژیان بەڵام کە کاتێ دەسەڵاتیان گردە دەزمالیکی عەبادیە هەرچیەکیان بووە هەر زوڵمیان لە کورد کردووە ئەبێ ئیلان وەک سیاسیەکانی خۆمانە فەرمونون ئەبێ ئیلان ئەم کوردستانە سربەخۆ بێ و جیا بێتەوە لە عێراق دەبات شەڕە تفەنگ بکەین شەڕە قەڵەم دەکەین لە بەغدا پێویستە هەموو حیزبەکان داوا لە هەمویان دەکەم یەکریز بن یەکریزی دەگەینە ئاوات دەگەینە ئامات هیوای سەرکەوتن بۆ هەموو کوردێک داخوازم ئەگە بە یەکریزی بچین بۆ بەغدا نەک تاک حیزب هەموو حیزبەکان یەک بگرن بە یەکریزەوە بچن کە لە بەغدا سەوتمان نەبی مەسەلەن چونەوە کورسیە مەسەلەن هەموو عەزابەکان بابرین بە یەک لیست بڕۆن یەک بیر و بۆ چوون بن لەوێن دەرێژ تەبعان کەمینە زۆری نایە کە کوردیش دەبتە نزبک ئەگەر هەموو زۆر بن دەبین ئەمەش زۆری نەدەبین.
بەڵێ بینەرانی دیز دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لە باسی هەڵبژاردن ئەوەی بینیتان ڕای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو لە شارە جیاوازەکان مەبەستمان بوو بزانین ئەوان سەبارەت بە ئەم چوونەوەی کورد بۆ بەغدا و خۆئامادەکردن و خۆسازدانی کورد دیارە قسەی جیاوازیان کرد هەموو شەوێک کە ئێمە ڕای هاوڵاتیان وەرەگەین ئەڵێت بۆ خاتری خوا یەک ڕیز و یەک دەنگ بن هەموو شەوێکم قسەیاکری ئەمە بووە بە خاڵی یاوبەش لە نێوان هەموو بڵین ڕاوەرگرتنەکان ئاماژە بەوادن ئەڵێن ئەوان ئێمە دۆستی کورد نەبوون بەڵام ئێمەش خۆ یەک ڕیز و تەبان نەبووین تا سوود لەوە وەربگرین یەکێکیان ئاماژەی بەوە داوتی پەرلەمانتارەکان کاتێک ئەچنە بەغا پێویستە نوێنرایەتی ئەو شوێنە بکەن کە دەنگی پێداون و بە شێوەیەک لە شێوەکان دەنگ و ڕەنگی ئەوان بن بەدەمیانەوە بن نەگیتر دوایەوە ڕقم بگۆڕن و بەدەمیانەوە نەچن دەستیان پێیان نەگا یەکیان ئاماژەی بەوەدا عەرەب و شیعە هەرگیز دۆستی کورد نەبوون پێویستە هەنگاو بۆ سەربەخۆیی بنین یەکێکیشیان وتی شەڕی قەڵەمە ئەبێ یەک ڕیز بین یەک دەست بین ئەگەر ئەوان پەرتەوازە بن بوترێ کورد کورسی کەمێنێ ئەوام جارە لیستی شیعەکان لیستی سونەکانیش زۆر پەرتەوازن کورد ئەکرێت سوود لەوە وەربگرێت وڵاڵەخان یەکی یەک خولەکتان هەیە بۆی قسەی خۆتان لەسەر ڕای هاوڵاتیان بکەن و ئێوە چی ئەکەن بۆی ئەم متمانەی هاوڵاتیان بە کاندید و بە پەرلەمانتارەکان بگێڕنەوە فەرموو لێ خولەکاوە زامن ناتوانم چکە کە کەڵگوور تۆمەتێکی ئاراستە کردم کە ئەڵێت بەداخەوە لە ئەم هێزانی کوردستان کاتێک کە ڕخنیان لێگری یەکسەر تەخوین دەکەن ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لە دوای ئێوە ئێمە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی داراییەوە لە ڕووی سەربازیەوە بەداخەوە فەشەلمان هێنا نەمانتوانی کەرکووک و پارێزین نەمانتوانی ناوشە جێناکۆکان و پارێزین کە ئەەکەم من ئەم هێزانی کوردستان ئێمە کە ئێمە قواری هاوپەیمانی کە دروست بووین ئێمەڵێن هاوپەیمانین و هێڵی سووریشمان لەسەر هیچ لایەنێک نییە بەڵام ئێمە هاوپەیمانی ناکەین بۆ دزیکردن هاوپەیمانی ناکەین بۆ تاڵانکردن هاوپەیمانی یەکەین بۆ چاکردنی کوردستان لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کە ئێمە تووشی فەشەلێکی گەورە هاتووین لە ڕووی ئیداری و دارایی و لە ڕووی یاساوە و لە هەموو ئەو ڕوانێک کە ئەو پایانەی کە دەوڵەتێکی پێدامەزنێ من زۆر هاودەنگم لەگەڵ ئەو هاوڵاتیانە ئێمە لە نیگەرانی هاوڵاتیان نازانین هاوڵاتیان پارەیان پێنیە گەنجی واهێت تاکە دینارێک یا تاکە هەزارێک لە گیرفانیانە ڕوبعی لە گیرفانیانە ئێمە پێویستە بین هاوپەیمانێکی وا دروست بکەین کە بە هەموو ئەم هێزانەوە ناوماڵی خۆمان بە شێوەیەکی گوڵاڵەخان ینی بۆ نمونە زۆر پارتی سیاسی هەبووە چ نوێ چ دێرین پێش ئەوەی بچنە بەغدا هەمیشە وتویان ئێمە دەنگی و ڕەنگی ئەوەین بەڵام کە چوونەتە بەغدا ئەمەیان بیر چۆتەوە ئەڵێم یعنی قسەم لەسەر پارتێکی سیاسی دیاریکراو نییە زۆربەیان وابوون تەنانەت ئێستا هەیانە پێشتر زۆر خاکی بوون و لەگەڵ خەڵکا بوون ئێستا هەر دەستت پێی ناگات بەداخەوە هەتاکو ئێستا نوێنەراتی کوردن وای لێ هاتووە من حەز ئەەکەم تەکمیلی قسەکەی پێشم کەم پێویستە ئێمە ئاشتەوایی نیشتیمانی لە ناو هێزە کوردیەکانە ڕابگەێنین هەمومان دەستخینە دەست بۆ چاکردنی ئەم ئەنجامەی کە بەردەستمان کەوتووە چونکە ئەمە کە باش ئەمە گوڵاڵەخان ینی منە موو شەوێک ئەوە بە کاندیدە بەڕێزەکان ئەڵێم کە لێرە میوانداریانەکەم ئێمە ئەچین بۆ بەغدا زیاتر هەستەکەم بە ئاراستەی کوردستان قساکە یانی هەستەکەی هەڵبژاردننی کوردستانە لە بەغاچی ئەەکەم لە بەغا پێویستە ئێمە پێش هەموو شتێک ئێمە ڕێز لە دەستور بگرین مادام ئێمە بڕیارمانداوە کە بەشداری هەڵبژاردنەکانی عێراق بکەین واتە ئێمە اعترافمان بە عێراقێکی یەکگرتو کردووە و هەر پەرلەمانتارێک ئەچێتە ئەوێ پێویست ناکە مزایدە بکاس یەکەم سوێنی کە یخوا سوێندی یاسایی سوێند بۆ یەک پارچەی خاکی عێراق خوایتیانە لە سوێن لە سوێندی من سوێن دەکەم لایە شتی وایتیانە ئێمە هەموو جارێک ئێمە بینیومانە کە باسی ئەویان لە سوێن دەکات سوێن بۆ یەک پارچەی خاکی عێراق ناخۆن نەسەر کۆمار نە پەرلەمانتارەکان فەرمووە وەسە شیروان قسەی خۆت لەسەر ڕای هاوڵاتیان فعلەن ئێمە وەکوتمان ئێمە لە جەمعیەکی وەتەنیمان بوو لە ساڵی 2005 کە 9 مانگ بوو و هەتا ئێستا خولی پەرلەمانی سێمی 2010 هەتا ئێستا هاوڵاتیان جەنابێت مێژووی فراکسیۆن و پەرلەمانتارانی یەکگرتو بخوێنەوە لەکوێیە بوون بەمای کردبوونی دەنگی کوردی شتیوان نییە لە هەر شوێنێکا بوو بێ ئێمە ئامادەین بۆیە بەو حەسیلەیەکەوە ئێستا لە ماوەی 15 ساڵی ڕابردووە هەیە ئێمە و بەو مێژوە ڕاستەقین و ڕاستگویانێکەوە هەمانە داواکەین لە جەماوەری گەلی کوردستان دەنگ بە لیستی ئێمە بدەن لیستی 175 بۆ ئەوەی بە تۆکمەی بڕۆینە بەغا ئەو سەرۆرانیکەوە پێویستە ئێمە بیپارێزین بۆیان
بپارێزین بەنسبەت یەکپارچەیی خاکی عێراق و من ئەمە شتێ بڵێم لە سوێنەکە شتی وا هەیە لە سوێنەکە پارێزگاریکردنە سەما و ئەرضی عێراق یەکپارچەی تیان نییە سەما و أقسم بالله العلي العظيم يما أوي أن أحافظ على استقلال العراق وسيادته. سيادتك يعني شيء؟ سروري لك قلتوا لك سروري خاكي عراق واتە پاراستنی عێراق سروري خاكي عراق پرسێکی تەواو جیاوازە لێ گرتو زۆر ئەو دوشتی کاکە عێراق دروستکراوی دەستی بەشەرە عراق لە ساڵی 1990 و 20 ئەمانەیە هاتووە 20 لە سایکزبیکۆ و لۆزان و بەرهەمی دوای جەنگی جیهانی یەکەمە پێش ئەمە عێراق نەبووە ئەگەر ئێستا ئێمە سوێن بخۆین بڵین کەوا کەسێک بێوێ عێراق دابش بکە کەواتە تەمەنی بەشەریەت کەوا شتێک نەبووە ناوی عێراق بێ بەم سنوورە هەمووی لە هەڵەیە بووە نا ئەمە دروستکراوی دەستی بەشەرە ئەکرێ 10 ساڵێکە 5 ساڵێکە 7 ساڵێکە 40 ساڵێک دەستی عێراق سەبارەت بە ڕای هەڵاتیان چۆن ئەم متمانە لە دەستچووە بگەڕێنرێتەوە بەنسبەت من وەک لیستی 175 یەکگرتووی ئیسلامی کوردستان قسە ئەکەم مێژووی ئێمە لە 15 ساڵی ڕابردوو 15 ساڵی ڕابردوو بەڵگەیە لەسەر ئەوەی کا ئێمە ئەومان پاراستەوە باجیشمان داوە بۆیە ئەگەر بەمەی ئێستا هەیە ڕازینین ئێمە بکەن بە نوێنەری خۆیان ئەو مافانیکەوە ئێستا ئەوان گیرۆدەی بوون و دەستیان نەخستووە کەواتە دەنگدەری ئێوە گلەیی لە ئێوە پەرلەمانتارەکانتان نییە لە ئەو شتانەی کەوا دەنگدەری کوردستان گلەیی لە پەرلەمانتار هەیە بە مباشر لە پەرلەمانتاری ئێمە تانیا خان بابی مەلای جەنابەت قسەی خۆت لەسەر ڕای هاوڵاتیان و چی بکرێت بۆ ئەوەی ئەم کاندیدانەی کە لەلایەن دەنگدەرانە و متمانیان پێکرێت لەوێ نوێنەری ڕاستەقینە بن نەک ئیمتیازات بیان گۆڕێت کاگە دیار ئەوەی لە ڕای هاوڵاتیان و تێبینیم کرد بەڕاستی شکر تا ئەم دقی ئێمە قسەی تیاکەین ئینتیمای نەتەوەی لای تاکی کورد بەهێزە بەو شێوەیەکە لە میدیا و بەداخەوە لە کاتی هەڵمەتی بانگەشی هەڵبژاردنەکانە هەندێک لە هێز و لایەنە سیاسەکان چکۆن بێنیان تازە بێ ئەوەنە یەکتر ناشرینەکەن ئینتیمای نەتەوەی لاوازەکەن ئیسڕنەوە کار لەسەر کۆمەڵێک چەمەک ئەکەن کۆمەڵێک خاڵ ئەکەن کە لە لای خەڵک ئەمە بسڕنەوە بەڵام خۆشبەختانە نەتیجەکە ئێمە ئێستا بینیمان و گوێمان لێبوو هێشتا لە لای دەنگدەری ئێمە و لای جەماوەری کوردستان ئینتیمای نەتەوەی زۆر بەهێزترە وەک لە هەندێک لایەنی سیاسی ئەمە هەر لەسەر ئەوە بگەڕێمەوە بۆ سەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە پێشمەرگەمان هەبوو لە بەجێنەهێشتنی خاکی پیرۆزی کوردستان ئەگریا بەڕاستی ئەمە دڵمان پڕ بوو لە گریان ئەو خاکی خوێمان بۆ ڕشت ئەمڕۆ هەر خوێنیان ڕشتین و پێشیان چۆڵ کردین بۆیە ئەمە بۆ من ئێستا بەڕاستی وەکو کاندیدێکی حیزبی سۆسیالیست وەکو یەکێک لەو کاندیدانەی کە ئەمێ بڕۆم لە پەرلەمان شەڕی مافە دەستوریەکان بکەم جێگەی خۆشحاڵیان چی بکرێت ئێمە لە پەرلەمانی عێراق هاوڵاتیان مافی خۆیانە کە بێهیوا بوون لە پەرلەمانتارەکان بێگومان ئەزمموی 15 ساڵی ڕابردووی ئێمە لەگەڵ بەغداد هەم لە پەرلەمانتارەکانمان و هەم لە سەرکردایەتی سیاسی کورد بیرمان نەچێ بەوانش کە لە تۆپی دەسەڵاتامون لە بەڵغا چونکە بە تەنیامە ئەرکێک نە لە ئەستۆی پەرلەمانتارەکان ئەگەر دیقەتیش تەرکیزمان لەسەرەوەی زۆرینەی پەرلەمانتارەکانی ئێمە لە ئەنجومی نوێنەرانی عێراق کادری حیزبی بوون لە دەسەڵاتان نەبوون لە ناحیزبەکەی خۆشیان ئەبێ ئەمانە وازح بێ ئەو تۆمەتە بە تەواوەتی نەخینە ئەستۆی پەرلەمانتارەکانمان ئێمە بەش بەخواتە ئەو پەرلەمانتار ئەو کاندیدەیە بێ بە پەرلەمانتار وەچێتە بەغدا پێویستە هێزی بڕیاردانی هەبێ بێ لە حیزبەکەی خۆیان توانای هەبێ بڕیاری سیاسی لە حیزبەکەی خۆی بایان بیگۆڕێ بمبورە ئێمە وەکو حیزبی سۆسیالیست تەنها لە خولی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نوێنەرمان هەبووە بۆیە ئەکرێ بڵێم ئێمە خۆشبەختین لەوەیانە کە ئەو نەعەدالەتیە ئەو گەندەڵیە ئەو خەرقە دەستوریانەی کە لە عێراقا کراوە ئێمە بەشێک نەبووین لێ هەر کاتێکیش پێویست بوو بێ ئێمە وەکو حیزبی سۆسیالیست داکۆکی بکەین لە جێبەجێکردنی هەر مادەیەکی دەستوری خوێنمان لە پێناوە ڕشتووە داکۆکیمان لە پێناوە کردووە سوپاس دەکەم تانیا خان کاک حاکم هەڵگورد بێمەوە لای ئێوە ڕای خۆت لەسەر قسەی هاوڵاتیان و پێویستە ئێوە ئەگەر کاتێک ئەبن بە پەرلەمانتار چی بکەن و چۆن نوێنەرایەتی ئەو هاوڵاتیانە بکەن بۆی 4 ساڵی تر نەک لە ناکاوە دووبارەی ئەەکەمەوە لە ناکاوە هەر ئەوەنە ئەزانی لایکت بۆ دێت کۆمنتت بۆ دێت سیرەکەی ئەمە کاندیدە ئافرێن ڕیکوێستت بۆ دێت ئەمە کاندیدە سەردانی ماڵەکانە کات شکرا و پرسنیە لەوێ حەزوری نەبێت چی بکرێ بۆەوەی لە ماوەی ئەو 4 ساڵەیە بەدەم خەڵکەوە بێبووی کە تۆ ناو خەڵک سیر نەبێت لە ڕاستیە گرنگترین شت ئەزانی ئارگومنت بۆ پشتیوانیکردنی پارتی دموکراتی کوردستان چییە؟ پارتی هێزیەکە هیچ ڕێکەوتنێک ناکات دژی هەرێمی کوردستان و تاریخی شایەتە بۆ ئەم بابەتە و پاشان پارتی و سەرۆک وەزیرانەکەی زۆرترین ئەزممویان لەگەڵ بەغدا هەیە زۆرترین
پەیوەندی نێودەوڵەتیان لەگەڵ دەرەوە هەیە پارتی باوەڕی وایە کە پێویستە لەگەڵ هێزە کوردستانیەکان کار بکات نەک دژیان بێ بەڵام بەداخەوە لە ڕاستیە ئێمە ئەبینین کە نەهج و سیاسەتی کۆمەڵێک ئەشخاص یان احتیمالە بزوتنەوە و چەند پارتێکە بن لەگەڵ ئەم کایانی پارتی یەک ناگرنەوە بەڕاستیەکەی جێگەی داخە ئێمە لای خۆمانەوە شۆکەکانی کاکەڵگورد ڕای خۆت لەسەر هاوڵاتیان بڵێ من با ئینجام هاوڵاتیان خەمخۆری گەل و نیشتیمان بەڕاستیەکەی ئێمە وەکو پارتی هەر ئەو تەڵەبەی هاوڵاتیانە تەطبیقەکەین بەڕاستی بەڵام ئەوەی گرنگە کە لە ڕۆحیەتی سیاسەتی ئەحزاب و بزوتنەوە لیستەکانە پێویستە ڕنگدانەوەی فعلیان هەبێ لە کرداریانە ئەوەی کە هاوڵاتی داوایەکە تەطبیقی بکەن بەڕاستی پێتان وایە کە هێشتا بوارێک ماوە بۆ ئەوەی لە کورد لەناو پرۆسی سیاسی عێراق حزوری هەبێت و کاریگەری دابنێت بەدیدی من پێویستە یەکڕیز و یەکەڵوێست بین ئەگینا ناتوانین هیچ دەستکەوتێ بەدەست بێن ئەمە بەنسبەت ئەگەر لە بەغداد جێبەجێ نەکرا و مافی کورد نەدرا لە ڕاستی بەدیل چییە تەنها منفەزێک وەکو خودی خۆم هەڵگورد پێویستە لەمە بۆ دواکار بکەین بۆ دروستکردنی هاوپەیمانێتێکی پەرلەمانی ئەو شێع و سونیانەی کە لەگەڵ حاکمی زۆرینەی ئەقڵەتی فاشیزنین لە بەخا کارێ بکەین کە ئێمە بتوانین خەباتەکەمان لە پەرلەمان ئیدامە پێ بدەین پرۆژه یاسای گونجاو دەربکەین نێڵین پرۆژه یاسا بەسەرمان تێپەڕێ خزمەتی گەل و وڵات بکەین هەتا ئەو کاتەی منفەز دروستەوێ بە ئیجازەی جەنابەت گوڵاڵەخان باسی شێخ سیروان بەرزانی کرد لە ڕاستیە تەنها پارتی بوو دیفاعی لە ئاو خاک و وڵات کرد من یەک معلوماتانە دەمێ ئەگە شەڕی پردێ نەبوایە بەڕاستی ئێستا پۆلیسی فیدراڵی و حەشدی شعبی لە سلێمانی و لە سنوور و لە هەموو شوێنێ مەوجود بوو تەنها بۆ معلوماتان لە شەڕی پردیا یەک تانکی ئامبراز تێکشکێنراوە 37 هامەر و هامڤی لە مەحمودیە و زومار و سحێلان تێکشکێنرا و زائیدەن 200 کوژراو هەبووە 2600 تۆپ و هاوەن و کاتوشا و گراوی تەنها لە مەحمودیە بۆ یەک گرتێنراوە 153 کوژراو هەبووە یەکێتی نیشتیمانی کوردستان حەزوری بۆ ئەوەی من لێرە یەکێتی لێرە بێ من وەکو ڕاگەیاندکارێک دەنگێوان بگێنم یەکێتی نیشتیمانی کوردستان لە 4 ساڵەی شەڕی داعش یعنی لەو 2000 شەیدەی کە دراوە لەو 10000 برینداری کە دراوە لەوانەی کە دیل بوون حزوریانە بۆ کاکە حەمەی حاجی مەحموود کوڕەکەی شەهید کراوە وەکو سۆشیالیست حزوریان هەبوو قسەکەی من ئەمە نییە من وا بکەم ئێوە بە شەڕ بێن دژیە قسەکەی من ئەوەیە چەند گرنگە ئێمە یەکدەنگ و یەکریز بین بەرامبەر بەغا کاگ یادگار نقطەی ئەساسی سەرکەوتن ئەوەیە یەکڕیز بین بەڕاستی من تەنها وەکو کاندیدێک ئێستا دیدی برایانم بینی لێرە بەڕاستیەکەی ئەوەی جێسەرن بوو قسەکانی بەڕێز گوڵاڵەخان بوو کە ئەبینم استراتیژی نەتەوەی نییە یەکدەنگ و یەک هەڵوێزنین بەڕاستیەکەی ئەمە جێگەی نیگەرانی بوار بدەم بە جەنابەت با پرسیارەکەم کەم بوارە دەم بە جەنابەت بۆی بەرگری لە خۆت و لە تێڕوانینی خۆت و دێمەوڵات بەسەرچاو پارتە سیاسەکەت بکەیت ئێوە وەکو هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری بەنیازن لە بەغدا لە ئەولەویەتی کارتان بەنسبەت هەرێمی کوردستانە وەکو قەوارێک و بەنسبەت هاوڵاتیانەوە چی هەبێت؟ بەداخەوە کێشەی کورد دائیمەن ئێمە هێزە سیاسەکان لەناو خۆمانە ئەوەیە دایمەنین باسی ڕابردووەکەین ڕابردوو ئەوە نەقەبە ئەکەین ئەومەە ئەڵێ ئەگەر ویست میلەتێ بکوژی دائیمەن ڕابردووی بهێنەرەوەیات وای لێمەکە کە لە ئێستاە بژی بەمەش بیری ئایندەی نییە ئێمە ئەمانەی و ڕابردوو پاسکەین ئەوەی ڕوویداوە من لە سەرەتای قسەکانیش ماوتم ئێمە پێویستە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە 16 ئۆکتۆبەر بکەین بە خاڵی کۆتایی کێشەکان خاڵی کۆتایی ململانەکان ئێمە لە هەموو شتێکا شکستمانێنا لە حکومڕانی لە هەموو کایەکانە شکستمانێنا با ئەمە دەستپێکێک بێ بۆ چاکسازی بۆ یەگرتووی بۆ چاککردنی بار و گوزەرانی خەڵک ئەو یعنی سەرەتایترین کار کە ئێستا ئێمە پێویستە بیکەین لە ناو بەغدادا کە ئێمە چوینە پەرلەمانۆک و بەغداد لە ناو بەغدادا پێویستە ئێمە بار و گوزەرانی خەڵک چاپکەین ئێمە پێویستە ئەو مافی موچەی خەڵکەکە پێویستە بیگەڕێنەوە ئێمە ئەو خلافە هەیە کە لە بینی چۆن ئەیگەڕێنەوە یعنی ئێمە خلافە چ میکانیزمێک کێشەیەکمان هەیە لە کێشەی ئێمە ئەزانی کەیسی نەوتە کە لە هەرێمی کوردستان کەیسی نەوتەکە بڵێن بەو قسانەی کە لە بەغدادا ئەکری ئەم کەیسەیە شەفافنی ئەم کەیسەیە ناڕوونیتیایەوە لە بە مقابل ئێمە بەغداد ئەو بوجە بەشە بودجەی کە پێویستە بێت بۆ هەرێمی کوردستان ڕای گرتووە ئێمە پێویستە کار لەسەر ئەوە بکەین کە ئێمە ئەگەر بێت و عایدی عێراق بین ئەگەر بێت و ئێمە لە عێراقا ئیشکەین پێویستە ئێمە پرسی وەکو هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری پێتان باشە مەلەف و دۆسیە و بەرهەمی سەرخاک و ژێرخاکی هەرێمی کوردستان سەرچاوە ئەوەی پێوترێت بڵین نەوتە گازە زۆر سەرچاوی جیاواز هەیە ئەم سەرچاوە سروشتیانە
لەلایەن بەغداوە ئیدارە بدرێ. ئێمە بینیمان کە مەرجیکردنەوەی خاڵە سنووریەکان مەرجیکردنەوەی کە مەتارەکان چی بوو لەگەڵ بەغدادا بەغداد بۆچی ئەم 371 ملیاری نرد خۆ لەبەر خاتوی چاوی کاڵی ئێمە نەناردووە لەبەر ئەوە نردوێتی کە ئەمانە هەندێ مەرجیان سەپاندووە بەسەر هەرێمی کوردستانە و کە هەرێمی کوردستان جێبەجێ کردووە. بە دۆسەی نەوت پێتان باشە کە لە بەغداوە ئیدارە بدرێ. ئێمە پێویستە ئەو نەوتەی کە هەمانە کەمینەیەک لێ ئیسیفادەی لێ نەکا پێویستە ئەو نەوتەی خاکی کوردستانە پێویستە هەمومان ئیسیفادەی لێ بکەین ئەگەر قەرار بێت ئێمە سپاس مامۆستا شیروان لە ئایندەی عێراقا لە ئێستاوە ململانیە و شەڕی نێوان شیعەکان سەبارەت بە پۆستی سەرۆکوەزیران دەستی پێکردووە. دوو لە دیاترین کاندیدەکان حەیدەر عەبادی و نووری المالکین وە کورد هەردووکیانی تاقی کردوێتەوە. پرسیارەکە ئەوەیە کورد ڕوو لە بەرەی سونی بکات یان چاوی لەسەر جێگری پۆستی سەرۆکوەزیران و ئەم پۆستانە بێت و لەگەڵ شیعەی هاوپەیمانی دروستکات. مەسەلەکە شیعایان سوننا مالکی یان عەبادی هەموویان بۆ ئێمە یەکشتن. ئەمە یەک دوو تۆ بتەوێ و نەتەوێت هەرە بە شیعە ڕئیس وزەرا بێ لەبەرەوە ناتوانانی لەگەڵ سوننا بچیتە بەرەیەکەوە بۆی کاس سونێ بکەی بە ڕئیس وزەرا. ئێمە ئازانی لە هەڵبژاردننی 2010 ئایاد ئەلاوی 91 کورسی هێنا نووری مالکی 89 کورسی هێنا بە گوێرەی دەستور ئەبوایە سەرۆکی حکوومەت ئەلاوی بەڵام محکەمەی ئیتیحادی تەفسیرێکی سیاسی هەڵەی کرد بۆ ئەو بڕگە دەستوریە و سەرۆکوەزیرانەکاندایەوە بە نووری مالکی بە هەژمونی ئێران لە مەنتەقەکە و ڕێکەوتنی ئێران و ئەمریکا. ئەوە هەر چۆنێک بێ ئەوە گرنگ نییە بەڵام من سەرنجێک ئەدەم لەو پرسیارەی جەنابێت کە باسی یەکدەنگیەکەین و باسی تەشکیلدانی حکوومەتی داهاتووەکەین لە عێراقا لە پێکێنانی حکوومەتەکانی ڕابردوو بە پلەی یەکەم سەرکردایەتی پارتی و پاشان یەکێتی ئەوان دانوستان و توێژیان کردووە لەگەڵ لایەنە شیعەکان و لایەنە سوننەکان بەتایبەت لایەنە شیعەکان بۆ ئەوەی کەەوە حکوومەت پێک بهێنرێ. زۆر گویان بە حیزبەتەکانی تر نەداوە بەتایبەت کاتی لیستی هاوپەیمانی کوردستان کەوەی گۆڕان تازە لەم دوایە دروست بوو لە 2009 هاتە لە دەوە هاتە پەرلەمانی بەغا. دکتۆر ڕۆژ کاتی ئەهات لە بەغا و توێژی ئەکرد و ئەو سەرۆکی شاندەکە بوو ئەو ئێمە هەموو لەگەڵ هەموو فراکسیۆنە عەرەبەکانە لە یەک ئاستاین بەڵام لە هەندێکیانەوە نزیکترین لە هەندێکیانەوە نزیکترین ئەوەی تۆزی عقلی بێ و لە سیاسەتی بەغا تێبگا ئەزانین کاوە مەبەستی هاوپەیمانی شیعی بوو. بۆچی چونکە ئەوە پەیوەندی زیاتر بە ئێران و مێژووی نێوان ئەو لایەنانەوە هەیە لەگەڵ شیعە. ئەوە ئێمە ئەبێت تەجاوزی بکەین. ئەم جارە نابێ کورد بە حزبی گەورەیان حزبی بچووک فراکسیۆنی گەورەیان فراکسیۆنی بچووک بچێتە ناو ئەو دانوستانەوە. ئەمە یەک دوو ئێمە شتێکمانێت پێوترێ مادەی 140 مەسئلەی کەرکووک ئەوەی کەوا باسەکرێ هەمووی 16 ئۆکتۆبر هەموویەوە سەر خاک و ئەوەی کەوا ناوچە من لە زوویەکەوە ناوم نێونالیە ناوە ناوچە داگیر کراوەکان 10 ساڵیش ئەبێ لە ڕیاگەاندنەکان قسەکەم ناوم لێنەوە ناوچە داگیر کراوەکان. بۆچی؟ چونکە کاتێ ئەو ئامادە نەبوو کە لەگەڵ تۆیادا بنیشێ بە گوێرەی یاسا و بە گوێرەی دەستور ئەو پرسانەت لەگەڵا یەکلایی بکاتەوە کەواتە ئەو شتێکی تر هەیە لە مشکیە. لە 2005 من کاک فریدون عەبدولقادرم لە بەغا بینی ئەو کاتە پێم وت ئەو کاتە ئەو بە منی وت ئاماژە هەیە کەوا ئەو مەسەلەی بکرێت بۆیە یەک دەقاڵم. لیژنەیەک دانرا لە پەرلەمانی عێراق بۆ لیژنەی 140 ئەو لیژنەیە هەندێ ئەندامی کوردی یەکێتی و پارتی تیا بوو خەریک بوو بگاتە ئەنجام. حەنان فتلاوی بە تەنها ئیدعای ئەوەی کردکەوە ئەو کاری ئەو لیژنەیە وەستاند و گەشتە محکەمەی ئیدعای ئەکا ئەڵێ من وەستاندم. ئەو هەموو ئەندام پەرلەمانە کوردە هەبوو لەناو ئەو لیژنەیە قودرەتی ئەویان نەبوو فتلاوی من پێڵم فتلاوی ڕاگرن. بۆیە ئێستا پێویستە ئەو دەم و چاوانەی ئیدارەی ئەو دۆسیانە ئەکەن بگۆڕێن ئەو حیزبانە پێویستە بگۆڕێن. وڵا خان من دێمە وڵات بۆی سەبارەت بە مادەی 140 تێڕوانین خۆتان بڵێ تانیا خان تۆ پێم وابێ کۆمنتێک هەبوو فەرموو. من کۆمنتێکی بچووکم لەسەر قسەکانی کاک هەڵگورد هەبوو. فەرموو. کاک هەڵگورد هەندێک بە وجدانەوە باس لە ڕۆڵی لایەنەکان کە لە پاراستنی خاکی پیرۆزی کوردستانە من نایڵێم هەموو دنیا شاهدی ئەوەیە کە سکرتێری حیزبەکەی من خۆی خوێن لە جستەیە چۆڕە لە کەرکووک کوڕەکەی شەهید بوو چەند پێشمەرگی ترمان شەهید بوو بۆ زانیاری ئێڵان بە خەڵکی کوردستان کوڕی کاکە حەمە هیچ پۆستێکی سیاسی سەربازی حکومی نەبوو لە حکومەتی هەرێمی کوردستان و لە وەزارەتی پێشمەرگە خوێندکاری قۆناغی سێ زانکۆی جیهان بوو خۆبەخشانە چوێ بەرەکانی جەنگ و شەهید کرا. هیچ کاتێک لە قیادەکانی کوردی
ئەم هەڵوێستەی کاکە حەمان نەنواندووە باش لەبەر ئەوە تۆزێک بە ویژدانەوە ڕجاعن باسی پاراستنی خاکی کوردستان بۆ ئەو باسەش کۆتایی پێبێنێ باڵە لە بابەتەکە تێگەی قورسەکەوێت ئەگەی ئیجازە بفەرمی باڵە لە بابەتەکە تێگەی ئەوم باسی شەڕی پردیەم کرد ئەگینا کاکە حەمە وەکو ڕئیسی حیزبێک وەکو من سیاسێک و لە لیستی پارتی دیموکراتی کوردستان کەسێکی شۆڕژگێڕ و نیشتیمان پەروەرە و خەباتی کردو لە پێنای ئەم خاکە و بنەماڵی شەهیدە و باوکی شەهیدە بە هیچ شێوەیەک باسی کاکە حەمەم نەکردەوە وە جگەلەوە من مامە و کەسێکە زۆر تێکەڵیمی و بەڕاستیەکەی تەقدیری تایبەتم هەیە بۆی کاکە حەمە یەکێکە لەو کەسە نیشتیمان پەروەرانەی کە خوێنی داوە لە پێناوی ئەم خاکە نیشتیمان پەروەرێکی لەسی چرکەیە بۆی دوا پەیامتان وەرگرم لەسی چرکەیە پێم بڵێت ئەو ڕۆژە جەنابی کاک دکتۆر بەرهەموتی کەرکووک دڵی شکاوی کوردستانە ئێوە چۆن بەرگری لە کەرکووک و لە جێبەجێکردنی مادەی 140 لەسی چرکەیە سوپاس دەکەم جێبەجێکردنی مادەی 140 وەکو مامۆستا فەرمی کە بەداخەوەی هێزە سیاسەکانی عێراقاڵن مادەیەکی مردووە پێویستە ئێمە کار لەسەر ئەوە بکەین کە مادەی 140 جێبەجێ بکرێن ئێمە قۆناغەکانی تێنەپەڕاندووە مادەی 140 کە بریتێ لە ئاسایی بوونەوە و سەرژمێریکردن و ئیسیفتا ئێمە ئەبێت داکۆکی بکەین لەوەی کە مادەی 140 ئەگەر ئەوان بە مردووی بزانن ئێمە پێویستە زیینی بکەینەوە من بە مردووی نازانم تۆزێ سیز بووە پێویستە ئاوی بکەینە ژێر و بیبژێنینەوە سەیری کامێراکەکە و بە دەنگدەرت بڵێ بۆ دەنگت پێبدات من مامۆستا گوڵاڵم کاندیدی لیستی هاوپەیمانیم ئاسای ژماری خۆمان باشە کاندیدی لیستی هاوپەیمانیم بۆ دیموکراسی و دادپەروەری ئێمە لە هاوپەیمانی کار دەکەین بۆ ئەوەی کە ئێمە لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئێمە فەشەمان هێناوە لە هەموو کایەکانی سیاسی و ئابووری و داراییە پێویستە ئێمە بەرەو هەنگاو بنێن بەرەو چاکسازی و ئەو مامۆستا شیروان بۆ دەنگت پێ بدەن ئێمە لەبەرەوەی یەکگرتووی ئیسلامی کوردستان کورداتێکی ڕاستەقیناکە لە بەغدا درۆتان لەگەڵ ناکە خیانەتان لەگەڵ ناکە بازرگانی بەکەیسە سیاسی و نیشتمانەکەەوە ناکە مێژووی ڕابردوشمان شاهیدان لەبەرەوەی دەنگت پێ بدەن من وەکو سەرۆکی لیستی ژمارە 170 حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان بە دەنگدەرەکانمان ئەڵێم بۆیە دەنگم پێ بدەن ئەوەی لە ڕابردوو بینیتان ئێمە لە پێناوی پاراستنی کەرامەتی خەڵکی کوردستان و شکۆی خاکەکەی خوێنمان ڕشت بە هەمان ڕۆحیەتەوە پێشمەرگە ئاسا ئەمانوێت داخوازەکانی گەلی کورد لە پەرلەمانی عێراق بە پێی مافە دەستوریەکان جێبەجێ بکەیت کاکەڵگور بۆ دەنگت پێ من وەکو هەڵگور محەممەد کاندید لە لیستی پارتی دیموکراتی کوردستان ژمارە 14 لەبەر ئەوەی پارێزەری ئاو خاک و ئاڵاین داواکەم لە جەماوەری خەڵکی بەشەرەفی کوردستان دەنگمان پێ بدەن هەڵگورد محەممەد ناسراو بە حاکم هەڵگورد کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی خاتوتانیا تاهیر سەرۆکی لیستی سۆشیالیست دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی مامۆستا شیروان شەمێرانی کاندیدی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پارێزگای سلێمانی خاتو گوڵاڵە سدیق عەبدوڵڵا کاندیدی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە پارێزگای سلێمانی سوپاس بۆ کاتی بە ئێمە و بە بینەرانتان بەخشی هیوادارم توانی بێتان قەنەعەت بە دەنگ دەرکەن کە دەنگتان پێ بدات بەڵێ بینەرانی ئەزیز لە سلێمانیەوە باسی هەڵبژاردن کۆتایی هات بەڵام زۆر باسی دیکە ماوە ئێمە لەگەڵ کاندیدەکان بیکەین سوپاس بۆ تەواوی هاوکارانم لە شاری سلێمانی و لە شاری هەولێر ڕێزی یادگار فایق و پرۆدیوسەر شوان شوانی قبول بکەن کە باسی هەڵبژاردنێکی دیکە ئێوە و کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستانیش لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش.